ژمارە 5 نازگا لاینز چەند هێڵێکی شاراوەی سپین کە لەسەر چەند شتێکی سەیدا دروستکراون بە شێوەیەکی ئەندازەی وێنەین کە بڕوا دەکرێت 500 ساڵ پێش زین دروستکرابێت و بە تەواوی نازانرێت کە بۆچی بەکارهێنراون بەڵام چەند بیرۆکەیەک هەیە کە دەڵێت ئەم هێڵانە بەکار هاتووە وەکو نامەی پەیوەندیکردن بۆ بوونەوەرە ئاسمانیەکان و هەرچەندەکەوە چەند هەزار ساڵێک تێپەڕیوە بەڵام ئەم هێڵانە هێشتا ئەبینرێت. ژمارە 4 ماونت ئۆون کلااو سنووکەکانی چای ئۆون ئەم وێنەیە کە دەیبینن لە دەستی شتێکی زۆر ترسناگەچێت بەڵام لە ڕاستیدا ئەمە چەنگی باڵندەیەکە لە ناوچووە کە ناسراوە بۆمەوە و لە ساڵی 1986 لە نیوزیلاند لەلایەن چەند شوێنەوار ناسێکەوە کەوا لە قوڵای ئەشکەوتێک بندۆزرایەوە و ئەوەی مای سەرسوورمان بوو ئەوەیە کەوا گۆشت و ماسوولکەکانی هەروەکو خۆی ماوەتەوە کە ئەم باڵندانە نزیکەی 2000 ساڵ پێش ئێستا لە ناوچوون لەلایەن مرۆڤەکانەوە و ئێستاش چەنگی ئەم باڵندەیە پارێزراوە لە مۆزەخانەیەکی سروشتی. ژمارە 3 بیبی دیسپۆزل یا فرێدانی منداڵ لە ئەشکلۆن لە ئیسرائیل شوێنەوار ناسن تووشی شۆ بوون کاتێک کە ئێسکی پاشماوەی نزیکەی 100 منداڵیان دۆزیەوە لە نێو زێرابی ڕۆمانیا کۆنەکان لە گەرمای گشتی بێزەنتەکان وای پێدەچوو دوای مردنیان فرێدرابنا نێو زێرابەکان بۆ پشتڕاست کراوەتەوە کە لە سەردەمی ڕۆمانیا کۆنەکان مناڵوا دەبینرا کە هیچ بەهایان نەبووە بەهارەو کارێک بە ئەمردن و لەوانەش ئەم مناڵانە مناڵی لەش فرۆشەکان بێت یاخۆ ئەو داگیرکەرانەی کە دەیانویستنەوەی جوونەکانیان لەناو ببەن. ژمارە 2 تەنەگۆیەکەی بۆسنە ئەم تەنەگۆیە گەورەیە لە نزیک شارۆچکەی زاڤیدۆڤیک لە بۆسنە دۆزرایەوە لەلایەن پیاوێک بە ناوی سەمیر ئۆسماناگیچ ئەم تەنەگۆیە بە گەورەترین تەنی گۆی دروستکرای مرۆی دانراوە و بەڵگەیە بۆ ئەوی بزانین کەوا پێشی هەزاران ساڵ مرۆڤ تەکنەلۆژیای هەبووە. ژمارە 1 گراوبێل مان کاتێک کە لاشەیەک لە ناو زلکاوێکدا ئەدۆزرێتەوە تەنها ئێسک و پێز دەبێت پێ جیاکاری ڕوخساری کە بناسرێتەوە یاخود ڕەگەزی بەڵام لە ساڵی 1952 تیمێک لاشەیەکی زلکاویان دۆزیەوە لە گوندێک لە جووتلان لە دانیمارک لاشەکە وا پارێزرا بوو کە قژەقاوەیە سوورەکەی بە تەواوی پارێزرا بوو. گراوباڵمان دەگەڕێتەوە بۆ سەدەی سێم و دەستێکی لوسی هەبوو مانای ئەوەیە کەەوە هیچ کارێکی قورسی نەکردووە بە سێکردنی لاشەکە وا بیری دەکردەوە کەمە بوونەوەری هەسارەیەکی ترە کە لە هەسارەیەکی تر هاتووە. هاوڕێیان گەیشتن بە کۆتایی ڤیدیۆ ئەم ڕۆژمان.